پێشتری زۆر قەنەعاتم پێی هەبوو زۆر پێڕازی بووم قەنەعاتم هەیە بە شتێک بەس ئێستا برین ئێستا زەحمەتتر بووە ئێستا عقەت پێت بریم قەیسەریەکان ئەشتانە لە ئیزافەکەم قەیسەریەکە زۆر جوان بووە یعنی ئێستاگە بچین تەمەشا ئەو دیویشکن قەیسەری عاجی یاسینیوان لێرە یاسینی ماجیدی ئەو قەیسەریە شاز دەرچوە لە بەرەوەی کۆرانەکە فەڕاع و بەرینە ئەو کۆرانش ئەویش هەر باشترە بەس ئەو کۆرانە بە شێوازی چونکی گچکەیە ینی دەرکەکان تەسیرێک زار زۆر پارەپەستۆی لەسەر دروست کرد بەفکری من یعنی هیچ دوکاندارێک دری پێ خۆش بی لەبەر ئیشی زەحمەت بووە جوانیە جوان بووە لۆ ئیشکردنێ زەحمەت بووە تێدەگەی لە من معنای چیە لۆ جوانی ئاخر دەرەجا قەیسەریەکان جوان کردیا دەستخۆشیان لێ بکەم بەس جوان بووە ئیشمان زەحمەت بووە باشە هەستە چییە کە بچووکترین دوکانی ئیتووە لەگەڵی مرتاحی لەگەڵ ئەو دوکانە تا چەند دڵت پێی خۆشە بە قورآانی برنجی والله لێرە بوویمە لێرە ژیایمە زمانێک لێرە بووم ینی کارەبانە بوو لەگەر ئەو نەسرەدینی لۆکسمان پێکردێ لێرە یعنی بە مانگ لەو ئاسمانی تاریک بوو لۆکسمان بەدارەوە دەکرد زۆربەی نابێت دەهنا خواری دە پەنفیلێدا